بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. قيشبنا وشوينا إلى متن عقيدة طحاوي كإمام الطحاوي دفرمي: وإن القرآن كلام الله عز وجل. دلينو بتأكيد بيقيني بالريار لسلوي دذنك قرآن كلام إخوايا سبحانه وتعالى وكو بخوي ناوي لينا كلام خويتي منه بدا بلا كيفية قوله. لو يوى قرآن هاتي ودستي بيكرديا كاتا للا إخواه سبحانه وتعالى للا ذاتي خويوا دستي بيكرديا ببي كيفية ببي تسونيتي دلين قرآن كلام إخواه سبحانه وتعالى للا ينبيوا ومخلوق نيا وشي معتزلة درين ببي أوي باسي كيفيتي بكي باسي سونيتي كي بكين برين أري حرفكانك والصوتكيك وفلانك وناتنا كيفيتي هل وكل أسماء وصفاتي باور دينين بويك ولا معناها كي هي بلام سونيتي كي حالة دكين لا إخواي جورة سمك إنسان ناتواني لسونيتي أسماء وصفاتي إخواي جورة تيبقاتل يكلا صفة كان إخواي جورة صفة كلامتي كلامي هي أما كيفية صفتكي أمش ما دزاين كلام بس لقو بس أو يخوما ككلام معنايتيا بلا كيفية كلام إخواي جوركوا أو نابي بتسينا نابي ونابي تشبيه شبكين بكلام مخلوقاتي. وأنزله على نبيه صلى الله عليه وسلم وحيه وداي بزاندية لبو سر بيغمبري عليه الصلاة والسلام بوحيه. وحيش لزمان عربي يعني إشارة خفية آماجتي بزر ما أصلي لزمانواني يعني آماجي بزر بويك أخواي جوري أو قرآني لبو سر أو بيغمبري عليه الصلاة والسلام بالغي جبريلي نارديا بوشي ويكوا لقرآن باسي كرديا الشيوازكاني وحي ما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيوحي بإذنه من يشاء. أو زوركاني وحي هي كما زاروية جبريل لسر شيوي خوي هاتيا زاروية لسر شيوي كسشي هاتيا زاروية بس وكو اتصال بو دنگا جيلي بو عرقي كرديو سور بويتو بيغمبر عليه الصلاة والسلام لدواي أو قرآني قوتيتو شيوازكاني وحي لعلوم قرآن أمو بتفصيل باز ذكري أما ناسينا يزور بتفصيل. وصدقه المؤمنون على ذلك حقه وبروادارانيش براستيان دانا لسرويك وبيغمبر عليه الصلاة والسلام فرمي أو كلامي الله سبحانه وتعالى نكلامي من بيتن ونسبتي ندى لا يخويان لا يكسشي دي كبيزقر أخواي سبحانه وتعالى. وأيقنوا أنه كلام الله بالحقيقة ويقين دلنياش بن همو برواداران وإيمان داران كو كلام إخوايا بحقيقة نكوك معتزلة دارين كلام إخوايا بمجاز طبعا قلتيان كلام كخوايا قول القرآن نابي لنا كلام إخوايا بمجاز يعني كودري فلان كس الشيرة أو بمجاز أصلي حقيقتي شيري أو ديارك حيوانة شي دورن ديه بلام أو بمجاز بإنساني آزاد قلتلي أو عندرين أو بمجاز بقرآن قلتلي كلام الله أقرنا حقيقة كلام الله نيم كلامي مخلوقة خواهي قول خلقي كردية أو ديارك وإمام أحمد وأهل السنة رديان دانا ووتا بيك زاري أو قصية لعالم إسلامي زور كمبو وخفبو ونما. فمن سمعه وزعم أنه كلام البشري فقد كفر أو يجي له قرآن يبيو وقمان بباز زعم قماني باطلة زعم بهر قمان شدريك بروبوز بيبنا ما بيتن هرسي قمان بك وكلامي إنساني أو كافر دبيتن. وقد ذمه الله تعالى وعابه فاي قورا
زمي أو كسي كرديا سرزنشتي كرديا وقليو عيب داري كرد لو كسي كرديا كوا أو قسيبكا وأوعده بسقر وهرشي لي كرديا بسقر أو شويني كوا تايبتا لجهنم أو عذابة ديتي دا كاتك باسي وليد كري مغيرة دكا إنه فكر وقدر فقتل كيف قدر ثم نظر ثم عبس وبسر ثم أدبر واستكبر فقال إن هذا إلا قول البشر ونيا قوتي أو بس قصي بشرية وتخواي قول أوهم وعدي يعني وعيدي لسردا وهم هرشي لسر كل لسرويته قوتي وقول بشرية إن هذا إلا قول البشر يعني إن هذا إلا سحر يؤثر أو جاء خواي قول دفرميته أصليه سقر ليخمنا سقر وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر أتوتزاني بيغم صلى الله عليه وسلم أو سقر سزاجي سنتودا يتشتشي ناري هم إلا ناو دباتن فمن أبصر هذا اعتبر أو حقيقتي ببيني تلباري قرآن أو براستي عبرته قندي ورقرتيو تيقيشتنيشي توابي ورقرتيا وعن مثل قول الكفار زجر لويك واقسكي مشابه هاوشي ويقسي كافران بي خوي جرايتوا دور كتيتوا لبرو يقسي معتزلان أقرتي مسلمان يشبون بلان بو تأويل فاسديان قسكيان مشابه قسي كافران وبباوران بو بقرآن أو عندنا باورما بقرآن هي وهرسيتي دا باورما بيه بلان أو كقوتي كلام الله لسر حقيقتني وتأويلتي فاسديان لبو كرديا واعلم أن الله عز وجل بصفاته ليس كالبشر بلام كاتك دشرين قرآن كلام الله نابي كسك كيفية وتسونية كي تشبيه بكاتن بكلام مخلوقين لو إمام الطحاوي استدراك دكا لسروي دفن بجزان كوا خواي قول سبحانه وتعالى بصفات كان خوي وشي بشرنية لو كلامي شي وشي كلامي بشرني إذا دين سروي كوا باسي قرآن بكي قرآن كو بيناسا ذكري للا انزانا سرتا بيناسي قرآن كو دتواني بيناسي بكي اگه كسك لي برسي قرآن سي زاناك بيناسي عن كديان هول ياندا بيناسي بكن فرميانا كلام الله المعجز كلام الله ومعجزة يتكسناتي واني هاوشي ويبيني المنقول بالتواتر وبتواتر هاتيا المتعبد بتلاوته خوين نوي عبادته لكلام كان دي زيادة كاتوا المنزل على محمد صلى الله عليه وسلم كذا بزيل أبو سلم بيغنبري عليه الصلاة والسلام أو تعريف قرآنه أجر لقر تعريف كيبر دفن كلام الله كواتا لقر همو كلام غير إخوة سبحانه وتعالى ليه تدري أخوة يقولوا القرآن بخوي ناوي لنا وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله فمي أجر هل يكل مشرك كان داواي أوي كرد كواتو دالدي بدي بيتنا ومدينة أجر سي بيشتر زنجيشي لقرتو كردي دالدي بدر لو يتسي جوي لكلامي الله سبحانه وتعالى بلكو استفادة ليبكاتو لبلوي زور يان نازانا كوات أخواي قولوا بخوي لقرآن بنصنا بالإنراء كلام الله المعجز أو كلام الله سبحانه وتعالى كوا إعجاز معجزة أوش بتفصيل باز دكين استاكا لباشي روم كردنوي تعريفه كيكا دين سر إعجاز قرآن معنايسية ولا سلا نشي قرآن معجزة المنقول بالتواتر كوان نقل كراية أو قرآن بتواتر كواتا أولوتيات طبعا أما هل بيناسة بكين دبيدو مرزي سرچي لبيت زي سوتيا جامع بي ومانع بي دبي همو أو شتي لخو بقري كوا مثلا بيناسي قرآن دكي همو لخو بقري ومانعش بغير قرآن يتناوي أقل أتوبز بري كلام الله اللي خو توراة وإنزيلش كا لبو سلو بيغمبران دابزي دي هتناوي ونيا كواتا ويلي نتسو داري تعريف قرآن بكي مانع نبو لغير خوي كاتا كذا فرمي كلام الله المعجز المنقول بالتواتر دبي أو كلام بك بتواتر هات تواترش لعلم حديث هات يكوا جيرانوي خبرت يبشويش مستحيل بي أو خبره أو عندك سل سردرو كوب بنوا جماعاتك خبرت دجرنو كمستحيل أو جماعات لسردرو كوب بنوا أو جماعات تحديد نكره هرزاناي
ڕەئیان جوایە لەبارەی چەند کەسە بەس مهم خەبەرەکەت بگاتێ لەلایەن کۆمەڵە خەڵکەشی جیاواز کە مستحیل ئەو کۆمەڵە خەڵکە پێکەوە لەسەر درۆکۆ ببنەوە ئەو پێی دەگوترێت تەواتر. قورئانیش هەمووی بە تەواتر هاتیە جیلەن عن جیل. جیلی مسلمانان هەموو کەم و زۆر فێرە منداڵی خۆیان کردی ئەو فێریوی کردی بەو شێوەی هاتیە کە مستحیلە ئەو جیلە و ئەو هەموو خەڵکە لەسەر درۆکۆ ببنەوە وچی خەبەری ئاحاد نییە کە مقابلی متەواتری چیە؟ ئاحاد ئەوەیە کە کۆمەڵەی وا دەیجێڕنەوە کەوا دەتوانی بیان ژمێری و مستحیل نییە و کۆمەڵەیە عادەتەن لەسەر درۆکۆ ببنەوە لۆیە دەچی لێکۆڵینەوەی دەکەی لەسەرەوەی بزانای ئەو کۆمەڵی جێڕایەتیانەوە ڕاستگۆنیان ڕاستگۆنی دوێ ئەمە لە حەدیثی لە زۆربەی حەدیثەکان پێویستمە بە لێکۆڵینەوەی دەبیتن لەبەرەوەی بە حادی جێڕایەتیوە بەڵام کاتێک کە لێ دەکۆڵینەوە دەبینین کەسەکان ڕاستگۆنە و مەرجەکانیان تێدا دەرێن صحیح دەبی قبولیکەین منەوە نییە ئەوە گومانی تێدا کە دەرێن ئاحادە گومانی تێدا نییە ئەگەر بە صحیحی هاتبی بە پێی مەرجی خۆی ئەگە مەرجی لێ نهاتبیتەتی ئەوە دەرێن ضعیفە و قبول نییە ڕەت دەکرێتەوە ئەمما قورئان پێویستی بەو لێکۆڵینەوەی نییە ئەوەندە زۆر هینایتیان کە پێویستی بەو لێکۆڵینەوەی نییە لەوە چ لێ دەرچوو مەسەلا ئەمە هەندێک ڕیوایەتی شاذ هەیە ڕیوایەت کرایە لەبارەی حرفەی قورئانی لە قیراءات ئەو شاذانە بە قورئان حیساب نییە ئەو علەما کە ئەو قەیدەیاندانە لە بۆی ئەوەی لێ بەنە دەرێکەوانە بە قورئان حیساب نییە ڕیوایەتی شاذە ئەگەنا ڕیوایەتەکانی عشرە ئەو هەموو منقولە بالتواتر روايات 10 منقولة بالتواتر بس روايات الشاذ معناها كبتواتر نقل نبوة أو القرآن نبي حساب بكري نيجي بيه بكري مثلا المتعبد بتلاوته أو كوا بخوين نوي إنسان خيري دقاته بتنها خوين نوي كواش حديث قدسي وأنا اللي تسودري أجرتي أو أنا بتزورك لزورك كان وحينا بلام بس بتنها مجرد خوين نوي ببي أو أتو غرزي تعليمتها بيان أو شتبي وش قرآنين يكبخين دريتوا بعبادة يعني نيجي بيه بكريتو لنا نيجي بخندريتو أويك المنزل على محمد صلى الله عليه وسلم كدابز يلبو سر بيغنبري عليه الصلاة والسلام أواني كدابز يلبو غير بيغنبري عليه الصلاة والسلام لكتاب كان دي وحي كان دي ليدة تدري قرآن معجزة وعنايتها يعني ده شتيتي ده سوسان كره برامبري تحدای بەرامبەر دەکات کە کەس ناتوانانی هاوشێوەی بینیت بەچەندەها شێوە بەچەندەها زۆر قورئان تحدای بەرامبەر دەکات کەس ناتوانانی هاوشێوی یعنی معجزە دەبی چەند مەرجەی تێدابی عولەما دەفەرمووە یەکەمیان تحدای تێدابی دووەمیان داعی هەبی لەوەی ئەو کەسەیە بیەوێ شتێکی وا بکاتن تەوەفوری دەواعی هەبیتن بەوەی کەوا مەسەلە ئەو کەسەیە کەوا ئەتوو تحدای دەکەی ئەو کەسێ ئەو مادە خامەی لەبەردەستی بیتن بیەوێ ئەو شتەی بکاتن و ئەو کەسەشی کەوا سێمینیان داوایەکەی دەکات دەبی بە تەحەدیەوە بەوەوە بکاتن کە برێتن ئیدعای ئەوەی بکات کە ئەتوو ناتوانی هاوشێوەی بینی دەسەوەسانی کاتن تەماشای قورئانێ بکەین بەو شێوەیە هەم قورئان بەخۆی و هەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو تەحەدییان کردیە کە کەس ناتوانی هاوشێوەی بینی ومعجزة هر قوري پیغمبری عليه الصلاة والسلام أو قرآنه پیغمبرانی پیشی راستا هب وكتابيان لوهاتيا وحيان لوهاتيا بلام أو معجزة هر قوري كخلق بزوري شوينيان كتينا بهوي معجزك كتابك نبوة كتابك وكو رين ماي وكو تشريعات تيدابوا يعني مواعظي تيدابوا بلام زیاتر معجزە گەورەکەیان کە خەڵک ئیمانی پێهینایە شتی دیکە بووە مثلا حەزرەتی موسای عەسایەکەی بووە یان کە دەستی دانایە و بە شەوقاتی تەدەرێت حەزرەتی موسای مەسەلای ئەوەی بووەکەوا مردی زیندیکردنەوە ئەوانەی کەوا خوای گەورە لە قورئانێ باسی دەکات بەڵام پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی گەورەترین معجزەی من کە خەڵک زۆربەی پێ شوێن کەوتەی من دەبن ئەو قورئانەیە ما من نبي من الأنبياء إلا وقد أعطي من الآيات ما مثله آمن عليه بشر وإنما الذي أوتيته وحيا أوحى الله إليه فأرجو أن أكون أكثرهم تابعا يوم القيامة يا مسا سم دفرمي هر پیغمبرك أو أن دبل جو نشاني درايتي كخلقك بيوي إيمان بيني خلق إيماني فيه هنا أو كوا بيوي الراسي لو دركوي عناد نبي دفرمي أو
معجزة أو بلغي قوري كدرايت من أو وحي أو قرآن كلام دابزي ومن أميدم وياك أمن لها موازيات التابع أم هبيتا چونك أو قرآن بنماني بيغنبرش عليه الصلاة والسلام هردمينه معجزة كاني دي بنماني أو بيغنبرانا ممكن كساني دي برين والله ما بتساي خو ما نما دي تزيلي باشرا بلام أو قرآن معجزة شي بردوام هتا روج قيامة تحداي دكاك كزبتواني هاو شوي بينيتن أزال قرآن بتسندان شوا تحداي أو دكاك قل إن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا أجر همو يان كوب بنو إنس وجن هاو شوي قرآن بين ناتوانا هموش يان باير متي دري يقديما أو بهمو قرآن تحدى دكا وشي أو قرآن شوابي أو زار تحدى بتدكا بدا السورة أو لسورة إسراء ولسورة هود أم يقولون افتراه قل فأتوا بعشر سور مثله مفتريات وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين دلين أوا هالبستراه أجر دلين هالبستراه أم جوش بتوان دا سورتي أو هالبستين أم جوش ونيا أهلي بلاغة تانتدايا وأهلي زمان تانتدايا بالبشتيش لشيء وردقرن أجر راز دكان بالبشتي لهم شيء وردقرن نك شخص شيء بتني بري إلا لبرو بيوم صاوسن بتني بوام جوش دبي بتني بن أم جو هم بيكو أوزا لسورة يونس ولا سورة بقرة أو زار دكاتا يك سورة وإن كنتم في مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله سورة شهاو شوي مني فإن لم تفعلوا ولن تفعلوا ناش توانن استابيكا ونا توانن لداها توش هرجيس أو شتي أنزام بدن أو قرآني شكاو تحدايا همو دواعية كاني تدايا أو دوش بيغمبر عليه الصلاة والسلام دوش بن يكزار زور دوش بناني واي هبو وكو أبو زهلو سراني قريش بمالو بخوين خويان بهلاك دار لبيناوي أوي بس دعوي بيغمبر صلى الله عليه وسلم سرنكري يكابرايك أجر بيزاني با أبو جهل دستي دروي خرشيدي دستي دروي وليد دستي دروي نظري كوري حارث دستي دروي كهرتسي عربي زان خريكاتو بلاغ زان خريكاتو بكو أوان هنايتيان أتوجبينا لنا خرككي أوي بهرد وشيتو أما بسالي دا سردكبين خلكك لبروي هنجي شوين كوتي بنابت وهروها أوشيان لبردستي بو كبتوان أو قرآن هر لو بيتان زمان عربي فيكاتي شي أونية كبيكاتكي شتشي شاز بيتن كلامك بەڵام ئەو کەلامەیە بە شێوازێکی وەهایە کە هیچ کەسێک هەر چەندی حەول بدا ناتوانیتن خۆ ئەگەر دوژمنان توانی بەیان حەولیان دەدا هەتا لە پاشی 400 ساڵیش مەسەلەن لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خەڵکانەکە بوو هەولیاندا وەکوونی بوون ڕاوەندی و ئەوانە ئیشیان لەسەر کردیە بەلاغی زانی عەرەب حەول و ئەوەی خۆیاندایە موسەیلەمەی کەزاب شتی کرد بەڵام هەموو هەوڵەکانیان پوچەل بووە حتا دەجێڕنەوەی لە یەکەچیان هەندێک دەرێن هەر ئیبوون ڕاوەندی دەرێن وەختەچی سووە زۆرەچی گوتی دەسم چەند ئاەتەچی ئەو هادادەنێ و تەنێ پاش ماوەی زۆر هاتە دەرێت گوتی کەس ناتوانێت ئەو هاوشێوەی قورئانێ برۆ تەمەشای و ئاەتەی کردووە وحەینا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين آيتك خبرك تێدایە دوو مژدەی تێدایە دوو نەهی تێدایە دوو ئەمریشی تێدایە لەمە ئەو ئاەتەچی چەند خەتەچی ئەو هەر کەسەچیت بە کەلامەچی بێوێ ئەوەی بگەیەنیتن دەبی یەک پەڕ لە دوو بیتن هەتا بتوانانی ئەو کەلامی ڕێک بێت کەواتە وجوهەکانی ئەعجازی قورئان ئەگەر بین باس بکەین يعني لتصر روانقية وكقرآن معجزية كسك بري لهم بسلمين قرآن معجزية لتيو معجزية وجوها كان يكزار زور بتيك الكردني أو وجوهانا هموي أو إعزازة يكبيشان وبقشتيشان دروز دبيتن أو بلام أو وجوه الزورانا مدتواني لتصار خالي سرچي كوب كينو خالي يكميان الإعجاز المعنوي والتشريعي إعجازي ماناو أو ياساني كقرآن لخوي قرتي أو تشريع برنامج رجي كقرآن داينا لروي معناه تماشى قرآني بك كتابة شي هداية الرينموي الروشن كروا الرينماي لبو هموش يعني إنساني
لەلایەنی بیر و باوەڕ و عەقیدەوە تەماشا بکە لە ئەوەلی پێشی ئینسان پێش خەلق بوونی ئەو مەخلوقاتە کو دروست بووە ئینسان کو دروست بووە پاشان لۆ چ دروست بووە پاشان چێوە دەچیتن عەقیدەشی زۆر ڕوون و ئاشکرا و پتە و چەسپاندیتی وەرە مقارنەی بکە بە هەموو ئەو دینە شێوێنراوانە ئینسان داینایە بزان هیچیان دەتوان ئەو عەقیدەی بدەنێ هەتا من زۆر زار متابعی ئەو کەسانم کردیەکەوە بە زۆری نەسرانی بووینە و لە ئەوروپا و لە ئەمریکاوانە مسلمان بووینە یەکێک لە خاڵە هەرە سەرنجڕاکێشەکان باسیەوەی دەکەن دەرێن عەقیدەی ئیسلامی عەقیدەچی وازەحە برەمە چەندی دەمانەوێت لە مەسیحیەت تێبگەین تێناگەین مەسەلەن نمونە ئەوەی عیسا عەلەیهی سەلام ئەوەی لە چێن دەرە مەکانەتی لە چێن دەرە خودایە ئەگەر خودای ئەزەلی بوار هەبووە هەدی دوایە کو دروست بووە دوایە کو لە جێی بەشەرەکی بووە دوایە کو خۆی سەلب کرد بە عەقیدەی وان لە ئەوی ببیتە کەفارەت لە بۆ گوناحی هەموو بەنی ئادەم عەقیدەچی تێکەر و پێکەر و کەس سەری لێدەرناسی بە خۆشیان سەریان لێدەرناسی ناتوانن مناقەشەیەکی عەقلی و علمیشی لەسەر بکەن و هەموو عەقیدە و بیر و باوەڕەکانی دیکەش بەو شێوە دینێکی گەورە و گران مەسەڵەن بوذیەت و ئەوانە 125 خەرچی دنیاە دەرێن نێزیکەی لەسەر ئەو دینەینە یعنی نێزیکی مسلمانان ئەوەندە عەدەدیان زۆرە ئەوزە عەقیدەچی تێر و تەسەلیان هەر نییە نەکبرێ عەقیدەی غەرەت عەقیدەی تێر و تەسەلیان نییە لەوەی تەفسیری ئەوەی بکەن ئەو مەخلوقاتە لە چ دروست بووە وەچێ دروستی کردیەوە لە بۆچی دروست کردیەوە نەتیجەی چ دەچی ئەوی هەیتیان و نیتیان چەند شعائیرەچیان هەیە بناویان لێنایە عیبادەت وشی مەسەڵەن نوێژ و سوزدە بردن ئەو شتانەی کەوا هەیە شعائیرەچیان هەیە ڕێ و ڕسمیان هەیە لەگەر هەندێک لایەنی ئەخلاقی و ڕیاضات و میازاتیان هەیە ئەوەندەیە دینەکە لەوەی پێکاتی تەفسیری نییە لە بۆ پرسیارەکان زۆربەی دینەکان ئەسڵەن هەر تەفسیریان نیە تەنها ئەو دینانە تەفسیرەکی وایان پێل و عەقیدەی کەوا ئەسلەکەیان ئەگە دەستکاریش کراوی بەس ئەسلەکەیان دینەکی ئاسمانی بۆ لەلای خوایەوە هاتیە دینە ئەرزیەکان هەر ئەو تەفسیرانیان پێ نییە ئەوجا ئەوە لایەنی عەقیدە و بیر و باوەڕ ئەو عەقیدەشی بە شێوەیەک ڕوون کردیتەوە قورئانە کە هەم ڕوو لە ڕوحە هەم ڕوو لە عەقلە هەم تەئسیر لە دڵت دەکە هەم لە عەقلت دەکە دەبینی هەر کەلامەکی دیکە بخینیەوە ممکنە لە ڕووی معلوماتێکی زۆری تێدایە بەس دڵت نابسوێنی کەلامی دیکە دەخینیەوە کەوا وەکو شعر و ئەوانە لایەنی هەست و نەست و جۆش دەبزوێنی بەڵام لایەنی عەقلانی هەندە تێدا نییە هیچ کەلامەک نییە بتوانی بەو شێوەیە لایەنی علمیش لەگەر لایەنی تەئسیر و کاریگەری و مەشاعیر پێکەوە کۆ بکاتەوە ئەوجا حتا لەو سەوتەیە کە دەریش دەبڕیتن لە قورئانێ ئەو سەوتەیەش هەموو بە شێوەیەکی وایەکەوە گونجاوە لەگەر هەست و نەستی ئینسانی و لەگەر ئینسانی ئەزیەت نادا گوێی ئەزیەت نادا ناڕێک نییە کە دوایەوە لە ئیجازە بەلاغیەکەش ئاماژەی پێ دەدەین لایەنی اقتصادی تەماشا دەکەی باسی کردیان اقتصادەکی کوش نە اقتصادەکی وچی شوعیەتی گوتی کەس صاحبی هیچ نییە هەموو دەبی لۆ حکومەتی ئیشکەن دوایش دەبی ئەمە هەموو دابەشی سەر کۆمەلگای کەینەوە بەبێ ئەوەی کەوا دەوڵەمەند و فەقیر نابی لە کۆمەلگای هەبی فکری شوعیەتی ئەو هابوو على سەزەوە عەدالەتی دەکاتن هەنجینێکە ئەوی زۆ زیرەکە و دەوڵە ئیشکەرە فەرقی نابی لەگە کەسێکی ئیش نەکرد نا عەقیدەی ڕەسمالیش لێ بگەڕێ برێ خەرک هەمووی ئازادە حەز دەکەی ئەتوو لەسەر پشتی خەرچی ئیستیغلالکردنی خەرچی خۆت بکە ملیاردێر و ملیۆنێر چیان لێ دەکەی لەیان بکات و ئازادی عەقیدەی وەسەط يعني کە ڕێنمایی و تەشریعی وەسەط هەم ئازادی دایتە ئینسانەکان لە ئەوەی ئیش بکەن بە گوێرەی هەوڵ و توانیان دەوڵەمەند هەبی هەژار هەبی لە کۆمەلگای هەمیش واجبی کردێ کە دەوڵەمەندەکە ئیستیغلال نەکە بە ڕیبا یان بە فێڵکردن یان دەبی زەکاتی بداتن بە نسبەتەکی معەن لەوەی فەقیریش لە کۆمەلگایەکەی خۆی لەبیر نەکاتن ئەو ڕێسا و یاسایە ڕێک و پێکانێک کە لە قورئانی لە ڕووی اقتصاد هەیە وەی کردیە 1400 ساڵە اقتصادی ئیسلامی ئێستاش لە پاشەوەی ئەو هەموو علم و ئەوە پێشکەوتیە و هەزاران کتاب و شتیان نووسێ لە عەقلی خۆیان اقتصادی ئیسلامی بە اعترافی خۆشیان منافەسە دەکاتن لەگەر هەموو اقتصادەکان و فەلسەفە اقتصادیەکانی کە لە دنیای هەیە یعنی ئەوی باوەڕیشی بە قورئانی نەبی باوەڕی بەوەی هەیە ئەو یەکێک لە اقتصادە گرنگەکانەکەوە ئێستا لە ساحەی مەوجودە ئەو جەماعی کۆمەلگا
ما بيني ژن و پیا و کوڕێک دەخاتن، ما بینی منداڵ و داک و باب کوڕێک دەخاتن، لایەنی میرات کوڕێک دەخاتن، لایەنی وەسیەت کوڕێک دەخات، دەستە لایەنی عسکەری و ئیجتیماعی کە کوولایانی دەوڵەت لەگە دەوڵەتی ئاشتی و شەڕی ڕێک دەخاتن. هەموو ئەو لایەنانە بەو پەڕی ڕێک و پێچی ئەو تەشریعە مستحیلە بە بەشەرەکی وەکو بەشەر بتواندرێ بهێندرێت و دابڕێژرێتن، ئەوە تەنها لەلایەن خوددا ئەوەیە سبحانه وتعالى کەواتە ئەوە ئیعجازی تەشریعی و معنەویەکەیە کە لە قورئانە هەیە و هەر چەندی ئەتوو یەک لە یەک حکمەکانی قورئانی ڕاوەستە معجیزەکە بخۆی، یعنی مە ناتوانین نمونان بینین. دووەمینیان ئیعجازی بەیانی لە دەربڕینەوە. ئەویش چ دەگریتەوە؟ ئەوەی دەگریتەوە کەوا لە ڕووی بەلاغەت و فەساحەتەوە. بەلاغەت یعنی چییە؟ گریا قسە بەلیغە ڕەوانبێژی، بەس کە دەری ڕەوانبێژی پێناسیان کردێ دەرێ مطابقته لمقتضى الحالی، ئەو قسەیە مطابق بی یەک بگریتەوە لەگەر ئەو جێی کە دەیخوازیتن. ئەو مەوزوعە ئێستا چ دەخوازی؟ ئەتو ئەو قسەیە بکەی، درێژی بووە درێژی بکەیەوە، کورتی بووە کورتی بکەیەوە، بیەوێ بە توندی قسەکەی بکەی بە توندی بکەی، بیەوێ بە نەرمی بی بە نەرمی بکەی. ئەوجا ئەوە هەموو علم داڕێژرایە مەسەلەی تەقدیم و تەخیر، لە چێ قسەی بە پێش دێخی و پاش دێخی، لە چێ حەزف دەکەی، لە چێ ذیکر دەکەی، باسی شتەکەی دەکەی، لە چێ درێژ دەکەیەوە مەوزوعەکەی، لە چێ کورد بڕی بەکاردەینی. ئەوانە هەموو لە علمی بەلاغەی باس کرایە. چەندی بگەڕێی ئەو قورئانە لەو پەڕی بەلاغەت و فەساحەتدایە. بەلاغەتە چیوە کە هەرچی عەرەبی زان بیتن، ئەگەر غەیرە موسڵمانیش بی بە ئێستا کەشوە بیتن دان بەوەی دادنێ کە یەکەکە لە کتابە هەرە بەلیغەکان کە وە زمانی عەرەبی نووسرا ئەوی غەیرە موسڵمان. ئەوەش کەوا لە قورئانێدا هەیە لەگەر ئەوەی کەوا بەلاغەتی حروفی یعنی لەفزەکانی و معنایەکانی بەلاغەتی تێدایە، بەو بەلاغەتەش معنایەکەشی گەیاندیە. یعنی بەس چونکە جاروێ شاعیر هەیە زۆر بە جوانی کەلیماتی داڕێشتیە، بەڵام لە معنایەکەی تەقسووری هەبووە، تەقسیری کردیە، نەیتوانی ئەو کەلیماتانە لەو معنایەکی زۆر جوامەکان. بەڵام قورئان لەو پەڕی ڕێکی خستنی وشەکان و لەو پەڕی معنادانی. ئەوجا ئەو عیلمانە هەتا زانایان کەوا دایان ڕشتیە لەسەر ئەساسی قورئان زۆر بەی داڕشتە، صرف، نەحو، بەلاغەت. کە صرف باسی چ دەکا؟ باسی تەرکیبەی پێکهاتەی وشەی دەکا لە زمانی عەرەبی. بچی هەر وشەشی لە قورئانی هەرگری هەموو کەلامی عەرەب بگەڕەی ناتانی وشەشی لەوەی ڕێکتر لەو شوێنەی دابنێ. لە نەحوی کە باسی پێکهاتەی جوملەی دەکا، هەر جوملەچی لە قورئانێ دەربینی هەموو کەلامی عەرەب بگەڕەی ناتانی جوملەچی لەوەی ڕێکتری لێ دابنێ. و بەلاغەش باسی مەجموعە جوملەچی دەکا کەوا معنایەکی دەگەین. هەر معنایەک بتەوێ بگرێنی ناتوانی لەوەی ڕێکتر و لەوەی باشتر و هاوشێوەی وەی کەس بگەێنیت. و ئەو نمونانەش زۆر لە کتوبەکان زۆر نووسرایە و باس کرایە کەوا مراعاتی شتی وەها وردی تێدا کرایە کەوا ئینسان سەری دەسوڕمێتن. یعنی حتى لە چێندەر وشە یەک لەفظ یەک حرف زیادە یەک حرف کەمە. مثلا لو نمونە لە سوورەتی کەهف کە باسیەوەی دەکا فما استطاعوا أن يظهروه وما استطاعوا له نقبة، كأو سديان دروس کرد دەرێ نەیان توانی بەسەر بکەون و نەشیان توانی کونی بکەن. ئەوجا فما استطاعوا لەگەر فما استطاعوا هۆردوو بە معنای نەتوانینە، بەس ئیستیطاعە لەبەرەوەی تا ئەچیت زیاترە معنای توانی نەچی زۆرترە. ئیستیطاعە توانینی زۆرترە لە ئیستاعە، دەرێ نەیان توانی بەسەردا سەرکەون و هەر نەشیان توانی کون بکەن، لەبەرەوەی کونکردن زەحمەتترە لە بەسەرکەوتنی، لەبەرەوە لە مادەی حەدید و ئەوەی دروست کرابوو. کاتە ئەوە کتابی زۆر نووسرا، مەسەن لەو معاصرین دکتۆر فاضل سامەڕایی بەدەیان کتابی لەسەر ئەو بارەی نووسیە لەلایەنی لوغەوی، ئیعجازی لوغەوی قورئانێ. لایەنی سێمی ئیعجازی قورئانی لایەنی الأخبار الغەیبیە، هەواڵە غەیبیەکان کە قورئان هەواڵی پێدایە. ئەو هەواڵانە دوو بەشە، یان باسی ڕابردووە
لو قومانەی کەوا ڕابرد لە عاد و لە ثەمود و لەو شوێنانەی کە باس کرا قورئان کە باسی کردیە لە بۆ دەرس و عیبرەت باسی کردیە نەک وەکو مێژوو برێ فلانە شتەوها بۆ هانە بۆ وەکو مەسەڵەن ئێستا لە ئینجیلی ئێستا هاتیە جاروێ 15 پشتی نەفەرەکی دەژمێری ئەو خەڵکەکە ئیشی بەوەی نییە قورئان یان ناوی شوێنەکان یەک بە یەکە دەرێت لەبەر قورئان کتابی جوغرافیا ئەوەی نییە مێژووی نییە ئەسڵەکەی لە بۆ هیدایەتە بەڵام کە باسی ئەو شوێنانەش دەکاتن جاروێ وردەکاریەکی وەها دەداتن لەکن هیچ مێژوو نووسەچی نییە لەکن هیچ مێژوو نووسەچی ئەو وردەکاریە نییە واروەها باسی زۆر خەبەری کردیە کە خەبەری داهاتووە لەو سەرکەوتنانەی کە خوای گەورە بە پێغەمبەری دەبەخش صلی الله علیه و سلم هەر لە جەنگی بەدر هەر لە فەتحی مەککە لە پاشەوی لە باسی مەسەلەن غولیبەت الروم باسی سەرکەوتنی ڕۆمەکان کە باز دەکاتن لە باسی فیرعونی فەرمی اليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية ئەو لاشەی تو دەپارێزین لەو پاشتە خۆت ببیە بەڵگە هەتا ئێستاکەش ئەو لاشەی خوای گەورە وای کردیە کە بپارێزرێت وچارەمین لایەنی ئیعجازی کە ئێستا پێی دەڵێن ئیعجازی علمی ئەمە دەتوانین ناوبرێن الئیشارات العلمیە ئاماژە زانستیەکان قورئان لە ئەسڵدا کتابی ئەوەی نییە بێتن زانستی تەجریبی لۆتو بدۆزیتەوە مەسەلا ئاو پێک هاتەی چییە و چەند نەوع توخم لەسەر زەوی هەیە و کیمیا و فیزیای بکە قورئان کتێبی هیدایەتە چونکە ئەمە زۆر دەبی بزانی قورئان وەکو مامۆستا نورسی ناو لێ دەنێت تەرجەمەت و کتابی کائینات رێ قورئان تەرجومەکردنی کتابی مەخلوقاتی خوایە یعنی ئەگەر معنای مەخلوقاتی خوا بیتەوێ هەمووی بخینیەوە قورئانەکەوە بەخینەوە لۆ دەخینیتەوە معنای مەخلوقاتی کاتەکاتوو تەماشای ئەو مەخلوقاتەی دەکەی بەناوی چێ بخینیەوە چێ دروستی کردیە لۆ چ دروستی کردیە غەرەز و مەقسەد لە قورئان بەیانی دەکات قورئان ڕۆنی دەکاتەوە وەکو کەسێکی مەسەلا بە خەتێکی زۆر جوان لەو حەچی جوملەک نووسرابی خەڵک بێتن یەک برێتن وەڵاهی ئەو بە فلانە خەتی نووسرایە ئەو خەتە زۆر تایبەتە ئەو خەتاتەی نووسیتی زۆر لێزان بووە و خەتەکی جوانە یەک برێ وەڵای ئەو حوبرەی پێی نووسرایە حوبرەکی زۆر ئەسلی بووە حوبرەکی زۆر چاک بووە یەکی دیبرێ ئەو ڕەنگەی پێی نووسرایە ڕەنگەکی زۆر جوان بووە بەڵام ئەوی دانیشتە کابرا لێ باشە ئەو زانیمان هەموو شتەکانی ڕێک و پێکە بەس معنای چیە معنای من دەمەوێت لە معنای تێبگەم مادەم ئەو هەموو جوانی و تەرتیباتەی لۆکرایە دەبی معنایەکی گەورەش بدە قورئانە دێ معنای دەدات هەموو علمی ئینسانی باسی چۆنیەتی دەکات دەرێ ئەو مانگە ئەوەندە لەمە دوورە لەو مادەی پێکاتیە نیوەتیری ئەوەیە ئەو هادە جوولێتەوە باشە مانگ ئەسڵەن لۆ هەیە مەبەست لەبوونی چییە مەبەست لەبوونی ڕۆژ چییە مەبەست لەبوونی ئینسان چییە ئەگەر نا ئەو علومەیمە هەموو باسی کەیفیەت دەکا باسی مەقصد ناکە قورئان دێ مەقصدی ڕوون دەکاتەوە لۆیە قورئان مبینە تیبیانە لكل شيء هەموو شتێکی ڕوون دەکاتەوە بەوەی مەقصد و سەبەبی بوونی و لەلایەن چێوە دروستکرایە و ئەرچ چیمە لە بەرامبەری چییە ڕوون دەکاتەوە ئەوە مەسەلەی ئیعجازە زانستیەکان ئەمگۆ بە خۆتان کەم تا زۆر خوێندیتانەوە قورئان ئاماژەکیشی پێدایە جاروێ بەلایەنێکی زانستی بەس ئاماژەک دوایە دەبینی کەوا دۆزرایتەوە مطابق بۆ لە بۆ قسەی قورئانی وەکو مەرەج البەحرەین یەلتەقیان بەینەهوما بەرزەخ لا یەبغیان دوو بەحر دەگەن یەکدی یا وەکو مەسەلەی قۆناغەکانی کۆرپەڵە و لە زمانی پێغەمبەری صلی الله علیه و سلم و لە پاشەویش دکتۆرەکان قەناعەتی دیان هەبوو ئەگەر لە نیتاجی بەشەری با پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەی ئەو دکتۆرانەی نەقل دەکرد کە قسەکە دوایە بەغەلەت دەردەچوو ئەگەشتی بەشەری بە بەڵام چووکەی خودداییە بە شێوەی وا باسی مەسەلەی کۆرپەڵی کرایە کە کەس ناتوانێت ئێستا پاش ئەو هەموو علم و مختبەرات و دیتنەی ڕەخنەی لەو قسەی بگریکەوە لە قورئانی نەقل کرایە ئەوەش وەکو ئاماژەیەک کە هاتیە لەگەر ئەوەش هەندێک کەس هەیە زیادە ڕەوی لەو مەسەلەی ئیعجازەی کردیە و یعنی شتێکی معنای قورئانی بە نەوعەکی لێک دایتەوە کە قورئان هەڵی ناگری دەبی بزانین ئەو تێبینیەش لەسەر هەندێک لایانی هەیە کە باسی ئیعجازی قورئانیان کردیە وهتا إلى بزوي صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم